بەناوی ئەو خودایەی بێشەریکە لە یار و هاودەم و هاوڕێ تەریکە دڵۆڤان و دڵۆوایە و بەهێزە لە ئەو ڕازین دەوەرگیانی بەپێزە تەواو و بێنیاز و بێسەرۆکە لە دەرگانەی ئەوە عالەم بەچۆکە لە چەشنی ئەو نییە هەرچی لەبوونە لە ناسینی ئەوە گشت کەس زەبوونە لە ڕۆزی ئەو دەخۆن مار و مەلومور هەموو عەتری ئەون بۆنی گوڵی سوور لەگەڵ بوونا هەموو دەم تێکڵاوە گڕ و تیشکی بەزەی زۆر بەربڵاوە هەموو جوانی ئەوە واها لە گوڵدا ئەوین تیشکی ئەوە لە گیان و دڵدا ئەوە تێکەڵ لەگەڵ تیشکی هەتاوە هەموومان ناتەواوین ئەو تەواوە بە تۆسقاڵێ لە نووری زاتی پاکی چیای توور بوو بە سورمە بەرد و خاکی لە پەسنی گشت زوبانێ ناتەواوە وشە بۆ مەدحی زاتی کەیشیاوە لە بیری وردی وردبیران بە دوورە ئەوەی بیر پێی ئەگا لێوی سنوورە لە بۆ کەس ناکرێ شکر و سپاسی لە پێناوی خەڵاتی ئەو بەخاسی مەلەی بۆ ناکرێ ئەقڵی ئەقڵدار لە بەحری بێسنووری زاتی نەدیار فەلەک بۆ ئەشک و مانا بوونەمایە شنە و سروەی ئەوینیش هاتە کایە چیاکان بوونە مێخی ئەم زەمینە کە هێمن بێ لە بۆ ئەم بوون و ژینە هەموو بوونە هەوێنی ناسیاری کە بیناسین دیاری نادیاری ئەمن دەروێشی ئەو زاتەم بەتەنیا کە عەوداڵی ئەون مەخلووقی دنیا. بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بەختەوەرین کە بۆ بەرنامەی ناسک خەیاڵان بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست لە شاری سەقز لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست و یەکێک لە شاعران و ئەدیبان و ناسک خەیاڵانی ڕۆژهەڵاتی کوردستان جەنابی مامۆستا عەبدوڕەحمانی فەهیمی دەگەینەوە. مامۆستا گیان سپاست ئەکەین و دەستخۆشیت لێ ئەکەین کە دەرفەتە پێداین بە خزمەتی ئێوەی خۆشەویست بگەین. بەخێر بێن یاخوا سەرچاوم سەرسەرم یاخوا بەخێر بێن زەحمەتتان کێشا سپاسان ئەەکەم. سپاس بۆ جەنابەت. مامۆستا ئەگەر بکرێت جەنابەت خۆتان بناسێن بۆ بینەران بۆ بەرنامەی ناسک خەیاڵان کە من عەبدوڕەحمانی فەهیمی ناسراو بە دەروێش خەڵکی شاوی سەقزم هەر لە سەقزا لەدایک بووم تەوەلیدی ساڵی 1934 هەتاویم خۆراقی سەرەتاییم لە سەقزا خوێن لە بانە و لە سەقز دوای چوومە سنە ئیدامە تەحسیلم دا و تا فەوقە دیپلۆم لە ئامۆزش پەروەردەشە سەختان بووم و دوای 30 ساڵ مامۆستایی ئێستا خانەنشینم ئێستا خەریکی کاری ئەدەبی و ئیدامەی کارەکانم لە باوی نووسینە. مامۆستا لەکەیەوە دەستان بە شێعر وتن و ئاسەواری ئەدەبی دانان کرد؟ هەر لە مناڵی عەلاقەم بە شێعر بوو لە پۆلی سێی سەرەتاییەوە کە 9 ساڵ عومرم بوو زۆر شێعری کتێبەکانی مەدرسەم لەبەرەکردن مەجەللەی منداڵانم ئەخوێندۆ تا لە کلاسی 6 سەرەتایی بووم کە خۆم شعرم نووسی نردم بۆ مەجەللەی مناڵان لەو مەجەللایە چاپ بوو هەر هۆگری شێعر و ئەدەبیات بووم تا ئەوەی کە لە ساڵی 74 بۆ لاوە کتێبەکانم چاپ بوون تا ئێستا 24 بەرهەمی چاپکراوم هەیە کە بڕێکی بۆ مناڵانە و ئەوانی تریشی دیوانی شێعر و تەرجمەوانە. بەڵێ مامۆستا یەکەمین ئاساوارتان چی بوو کە پێشکەشی کتێبخانەی کوردیتان کردو؟ یەکەم ئاسارم کتێبێک بۆ مناڵان بە ناوی شادی بۆ مناڵان شێعرە. کتێبەکانی مناڵان 5 دانەیان شێعرن ئەو بەخکەتی چیرۆک و وەرگێڕان و سەفەرنامە و ئەوانەیە. تازەیش کارێکی تازەم لە ئەدەبیاتی مناڵانە دەست پێ کردووە ئەویش نووسینی سەفەرنامە بۆ مناڵانە. خۆم ئەچم شارەکان ئەگەڕێم
شارەکانی هەر شارێکە لازم بێچم وەک سەفەرنامە بۆ مناڵانی ئەنووسم تا ئێستا سێ کتێب لەو کتێبانە چاپ بووە. مامۆستا وەکو دیارە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە خوێندنگاکان و قوتابخانەکانە زۆر احتیمام بە خوێندنی کوردی نادری. جنابەت کوردی نووسین و کوردی خوێندنەوە و شعر لە کێ فێر بوویت؟ مامۆستات کێ بوو لەم بوادە؟ زووتر بەڕەحمەت بێت لەگەڵ بردوویەوە باوکم عەلاقەی بە کتێبی کوردی زۆر بوو، کتێبخانەی کوردی بوو. لە کتێبەکانی مامۆستا قانعەوە من دەستم کرد بە خوێندنەوەی کوردی هەر لەوە فێر بووم تا ئەوەی کە دوایی لە دوای شۆڕشی 57 کوردی نووسین و کوردی خوێندن ئازاد کرا، مەجەلەکان چاپبوون، زیاتر لەو بوارە من متالعام کرد. ئەمجار خۆشم هاوکاری ئەو مجلانە بووم، وەکو مجلەی سروە، وەکو مجلەی ئاوێنە، ئاویەر، هەفتەنامەی سیروان، لەگەڵ ئەوانشە کارم کرد. مامۆستا شاعر لە ڕوانگەی جەناب تۆ شاعر کێیە؟ ئایا شاعر کەسێکە کە فەنی شیعر ئەزانێ، یا شاعر نەوعێک چۆن بڵێ هەست و ویستێکی دەرونیە کە ئینسان بەدەستی خۆی نییە ئەبێ بە شاعر؟ شاعر لە ڕوانگەی جەناب تۆ فەنێکە عیلمێکە فێر ببی، یا ئەوەی کە ئەبێ لە دەروون تا شاعر بی؟ وەڵا پێم وایە شاعر هەر خۆی ئستعدادی شعروتنی هەر لە مناڵیۆ هەیە، لە وەزنی شعر تێگا وەختێ شعرێکی خوێندنەوە ئەو زوو ئەزانێت کە ئەو شعرە دروستە یا مەسەرەن لەنگی هەیە. عەلاقەی بە شعر تەئسیری زۆرە لە شعر نووسینە. لە دواییشە شعر دانان چەند هۆی هەیە. یەکیان ئەوەی کە ئەو نەفەرە مەسەرەن بیری کۆمەڵایەتی هەیە، ئەو شتانەی کە ئەیبینێ بە ستوریستی شعر دەریەبڕێ، یا شتایەکی ڕۆمانتیک و ئەوانە بێتە هۆی ئەوەی کە شاعر شعر بنووسێ. تەرکی وەتەن ناکەم کە هەستەمتر لە مەژبێژینی من، تەرکی وەتەن ناکەم هەتا ماوم خەیاڵی لەندەن و چین و خوتەن ناکەم. وڵاتی خۆم دەوێ وەک سورمەیە خاکی لەسەر چاوم، ڕەگاژۆیە دڵم لەم خاکەدا دڵ ڕیشەکەن ناکەم. بە ئاوی کانیاوی نیشتمانم تینوێتیم دەشکێ، ئەمن قەت ئاوی هەڵدێری نیاگارا پەسەند ناکەم. ئەگەر چی هەلپەرست بیشی ڕەفێنێتی کە کەیزارم، بەنانی وشکی دەژیم ئارەزوی هەنگوین و قەن ناکەم. لە خانوچکەی هەژارانە شەمی کۆڕی خەم و شادیم، بە سەربەرزی دەسووتێم و بە دۆلار خۆم بەپەن ناکەم. لە جاویش بێجل و بەرگم دەساچێنم بە ئەو مەرجەی لە خاکی خۆم بژیم، نامەوێ بەرگم لە بەن ناکەم. لە ئەم خاکە ژیاوندایە گەورە و با و باپیرم، منیش هەروەک ئەوان لێرە دەژیم، خۆم بێوەتەن ناکەم. ئەمن خۆدارەبی نیم ڕاشەکەم هەر سروەیەک لێمدا، بەبای کوێستانی خۆشم گەر نەبێ قەت مەیلی شەن ناکەم. کە جەردە و ڕێگرانیش ببنە ئاڵا هەڵگری خاکم، دەسووتێم و خەیاڵی سۆید و مسکۆ قەرەن ناکەم. بە دەروێشی دەژیم و تاک و ماوم ڕووتەڵە و برسی، لە کوردستانی خۆم دەمرم هەبەت تەرکی وەتەن ناکەم. جەنابتان لە شیعرە زیاتر لە کێ متەئەسر بوون لە شاعرانی کوێن و نوێ؟ لە سەرەتاوە شعرەکان لە مامۆستا قانع زۆرتر ئیلهامم مەگرت. مامۆستای من بوو لە شێعرە، پاشان چوومە ناو شێعرەکانی مامۆستا مەحوی، مامۆستا نالی، ئەو شێعرە بەرزانە، و لە شێعری فارسیش هەر دیسان لە حافز لە شێعرەکانی مەولانا جەلالەدینی ڕۆمی، دیوانی شەمسی کەبیر، ئەمانە من زۆر عەلاقەم بەوانە بووە. مەسا شعر ئەتوانێت چ خزمەتێ بە کۆمەلگا بکە؟ زمانی شعر چه زمانێکە؟ ئایا جیاوازە لە زمانی نەسر و زمانی علمی وات زیاتر کاریگەری هەیە، یا هەر زمانێک وەکو زمانانەی تر؟ زمانێک کە ئازادی دەربڕێنی
بیر و بڕوا تەسکە شاعر بە شعر ئەو شتانەی کە لە دڵیایەتی بەیانیەکە دەنا شعر ئەبێ ئەتوانێت لە مەتحی کەسێکا یا مۆزوعەکە ببێ یعنی ئەوەی کە کورد زیاتر لە نەتەوەکانی تر پێگەی شعرتیایە بەرزە ئەنی احتمامی زیاتر بە شعر و ئەدەبیات ئەدەن بەڵێ هۆکار ئێمە هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو بابەتە هەرگەڕێتەوە بۆ ئەو بابەتە کە شعر زۆرتریش توانیویانە لەبەری کەن شعر لەبەرکراوە مۆزوعەکە ڕاحەتر لەبەرەکرێ بەڵێ ماسا ئاستی ئەدەبیاتی ئێستا سەبارەت بە ینی پێشتر ینی لە پێشتر شاعرانی و مەحوی نالی ناری قانعمان بوو بەڵام وا هەستە کردێ ینی ئەدەبیاتی کوردی بڕێک دابەزینی بەخۆی بینیوە ئایا جەناب هەست بەم شتە ئەەکەن یعنی ئەم شتانە خەبووە کە دابەزینی بینیوە سەبارەت بە ڕابردوو ئاستی ئەدەبیاتی کوردی یانە ئەلان شێوەی شعر گۆڕاوە بەو شێوە خەیاڵی و ڕۆمانتیکە تقریبا کەس بووە شەرهایەکی تر کاوتری ئەوانش هەر دیسان ئەبێت ئەچێت ناو دنیای خەیاڵەوە وەلێ شتایەتر باسەکرێ لە باسەکانی پێشوو جیاوازە ینی جەنابتان لاتەنوان یە ئاستەکە دابەزیوە ینی سەدحەکە دابەزیە یا سەدحەکە هاتوێتە خوار و یا ئەوەی کە مۆزوعەکان گۆڕاوە بابەتەکان گۆڕاوە بە گوێرەی زەمان ئەو بابەتانە گۆڕاوە ئێنە ئاسی ئەدەبیات دانەبەزیوە نا ئێستا مەسەلەن شاعرمان هەیە کە لەو سەبکە قەدیمە دیسان شعر ئەڵێ ئەمەژدان پێدا کە ناسراون بە دەروێش بۆچی پێتانەوترێت دەروێ بۆچی نازناوی دەروێشی بۆ خۆت هەڵبژار خۆت هەڵبژاروە پێتیان دەوە نەوەڵا هەر کە من مناڵ بووم ناوم کە نراوە عەبدوڕەحمان بە ناوی باپیر مامۆستا بەلا عەبدوڕەحمان باوکم ناوی باپیرمی لەسەر داناوم ساحب ماڵێکمان بووە ئەو عەلاقەی بە دەروێشی بووە بانی کردوم دەروێش ئەو دەروێشە ئیتر بۆ بە نازنا بووم هەموو کەسەر پێم وەڵێن دەروێش خۆشت کردوتە بە نازناوی شاعر ماسا لە چ بابەتانێکا جەناب زیاتر شعر ئەڵێ نووسینەکان لە چ بابەتێکە بێتە خۆی بڵێ من ڕشتەی خوێندنەکەم فێرکردنی سەرەتایی بوو لە سەرەتاییشە تەدریسم کردووە ئەوە بوو کە زۆرتر بۆ مناڵانم نووسیوە لەو کتێبانەی کە ئەرزم کردن 17 کتێبیان بۆ مناڵانە ئەو شێعرەکانی تریشم زۆرتر ڕخنەی کۆمەڵایەتین یا باسگەرێکی خەڵکی بەڵێ ئەگەر بکرێت ینی نمونەهایکیان لێ بخوێنی تۆ لە شێعرەکانت ئەم شێعرە ناوی بۆ هەتاوەکەم ئەوڕۆ دڵم زۆر تەنگە دنیای ئەوڕۆ بۆوە ئالوودەی جەنگە دێوەزمەی شەڕ بۆوە دنیای بەدەستە هەستیارەکان بۆچی دڵیان بێهەستە قاڵاوی شەڕ لەو نێوە بۆ دەقڕێنێ بولبول بۆچی گوڵخونچەکان نادوێنێ خۆشەویستی بۆچی باوی نەماوە بەهەشت بۆوە لە دۆزەخا سوتاوە کوان ئەوانەی کە خێرخوازی مرۆ بوون تۆ بێژی ئەو خێرخوازانش درۆ بوون تۆ بێژی ئەو چیرۆکانش ڕاست نەبوون ئەو کەسانەی ئێژن خاس بوون خاس نەبوون باوەڕ مەکە دنیا هەر ئاوا بوو بێ ڕۆژی شادی هەر ئاوا بوو بێ قاڵاوی شەڕ بە گوڵزارە قڕابێ مەلی شادی لە باخەکان تۆرابێ خۆشەویستی بووە و ئێستاش هەر ماوە بۆ ماوەیەک لە گۆی زەوی تۆراوە ئاشتی و شادی و هێمنایەتی دێتەوە باخچەی دڵمان دیسان دەڕازێتەوە
بۆ مناڵان کارێکی وام کردە کە شێعرەکان شوێندانەر بن. بۆ نمونە لە رابطە لەگەڵ دیانێشە پاراستنی دیان ئەم شێرە ناوی دیانێشەیە. سۆران دیانی ئێشا ئەمڕۆ دکتور بۆی کێشا دوێنێ شەوێ لە بەرژان نەخەوت بوو تا بەیان دوای کێشانی دیانی قەدری مسواکی زانی وتی لەمە بە دواوە سستی ئەنێمە لاوە دوای نان خواردن هەموو ژەم دیانم مسواکەکەم با ئیتر قەت نێشێ دکتور بە گاز نەیکێش. یان شێرێکی ترە کە بە مەتەڵ دامناوە ئەبێ مناڵەکە بزانێ ئەوە چییە. ناوی شێرەکە داری زانینە. ئەمن داری زانینم گەش و جوان و نەخشینم میوەم شیرین و خۆشە دەرمانی بیر و هۆشە چی لە دەورم گەڵایە هەمووی زێڕ و تەڵایە بۆیە باڵا و سەروەرم زانا دێنە سێبەرم دۆستی گەورە و منداڵم بۆ هەموو کەس هاواڵم ئازای ناوم هەڵێنە پەڕ بە پەڕم بخوێنە. یان ئەم شێعرەش هەر دیسان وەکو مەتەڵ وایە ناوم چییە؟ من گیاندارێکی وردم ئازا و بە دەست و بردم هێلانەکەم لە مۆمە نەخش و دەستکاری خۆمە سەر لە بەیان دێمە دەر دەچم بۆ کێ و کەمەر ئەشقی گوڵی بۆن خۆشم شیلەی گوڵان دەنۆشم مەبەستم لەو نۆشینە سازکردنی هەنگوینە بۆ گوڵ ڕوو لە هەرلاکەم هێلانەکەم گوم ناکەم قورئان ناوی هێناوم گەلێ تاریفی داوم زوو بە ناوم هەڵێنە وریایی خۆت بنوێنە. ماسا بۆ خۆی کە ئمە سەرنجمانداوە لە ژیان جەنابتە جەنابەت ساڵی پار بووی بە مامۆستای نمونە وایە وەکو مامۆستای نمونەی مەکتەب ناسراوی یعنی دنیای مناڵان چۆن دنیایەکە جەنابە زۆر لە دنیای مناڵانە ژیاوی ینی مامۆستای مناڵان بووی نووسینەکانت زۆربیان بۆ مناڵان بووە بە زمانی مناڵان قسەت کردووە زبانی مناڵان چه تایبەتمەندیەکیەکە ئاوا جەنابەت زۆرتیایە سەرکەوتوو بوویت. دنیای مناڵان دنیایەکی بێخەوشە هەروە لە شێرێکە بۆ مناڵان ئەوەم نووسیوە ناوی کتێبەکەش من ناوە دنیای بێگەرد مەبەستم دنیای مناڵانە شەرێکشم لەو ڕابطە نووسیوە بە ناوی دنیای بێگەرد. دنیای بێگەرد ئێمە هەموو منداڵین وردی لەو کرچ و کاڵین ڕاست و پاک و بێخەوشین وەک ئەستێرە دەدرەوشین دنیای ئێمە خاوێنە وەک کانی لەو ئاوێنە زۆر تامەزرۆی گەڕانین زۆر بە تاسەین بۆ زانین پرسیاری زۆرمان پێیە چییە و چۆنە و لەکوێیە تێریش نابین لە کایە یاری بۆمان دەوایە. ماسە بۆ چاپکردنی کتێبەکانت کێ پشتیوانتە؟ ئایا خۆت بۆ خۆت لەسەر هەزدەی خۆت چاپیانەکە یا مؤسسەیە یا شوێنێک پشتیوانیت ئەەکەن؟ وڵا لە سەرەتاوە کتێبەکان خۆم چاپمەکردن بەوام و بە قەرز و بەمانە تا ئەوەی کە کتێبەکان ناسران ئێستا ناشرەکان کتێبەکان بۆ چاپەکەن بە هەزینەی خۆیان انتشاراتی کالێج لە سنە چەند کتێبی بۆ چاپ کردوون بە هەزینەی خۆی دەرسەدێکم پێیاتوە لە کتێبەکان چەند دەرسەدێکم بۆ حسابەکە یا ناشرەکانی تر هەروە کتێبەکەم لێوەرەگرن و خۆیان چاپیەکەن و دەرسەدم بە حسابەکەن. ئیستقباڵی خەڵک چۆنە لە ئاساوارەکانت؟ ئایا خەڵک کتێبەکانت بە ڕوویەکی گەشە و لێوەرەگرن یاوەی کە خەڵکی زۆر لەگەڵ کتێبە بینیان زۆر خۆش نییە؟ وەڵا کتێبەکان تا ئێستا هیچیان لە بازاڕە نەماونەتەوە زۆر زوش ئەفرۆشرێن تقریبن کتێبەکان ناسراون مناڵەکانیش نەوعی نووسینەکەیان پێخۆشە ئەوەیە کتێبەکان ئەسە زۆری لە ئارشیو خۆشمان نەماوە یعنی ئەگەر دوو دانەم هەڵگرتووە بۆ خۆم دوانەکەش دیسان ناچار دۆستانە داوایان کردە بۆ مناڵەکانیان پێم داون ئەوە قەرار وایە ئینتیشاراتی زانست لە سنە یەکە یەکە هەمویان چاپ کاتەوە. دوو کتێبی شادی و ئاشتی سێ کتێب کتێبێکی شادی ئاشتی و هاوار بۆ ڕزگاری ئەو سێ کتێبم کاری تەواو بوو مجەوزی بۆ گرتووە دووبارە چاڵ چاپیان کاتەوە. یادێک مام شارەی باوە گەورەمتان پێشکەشکەم
باپیرەم 50 ساڵە بەڵام ئێستاش منداڵە لەگەڵ من دەکا کایە ئەو کۆرپە و ئەمندایە جارجار دەگری وەک منداڵ جارجار دەکا گروگاڵ بە قەستی ڕای دەژێنم دەچم شیری بۆ دێنم کە ماندوو بێ لە کایە بۆی دەڵێم لایە لایە یاخوا خەوی لێکەوێ باپیرم زۆر خۆش دەوێ. عەبدوڕەحمانی فەهیمی. ماستا وەکو بیرەوەریەکی خۆش و ناخۆشی دەورانی ئەم نووسین و شیعر و کتێب و گەڕان بە دوای ئەم بکاروبارانە ئەگەر بۆ بینەرانی بگەڕیتەوە بیرەوەریەکی خۆش و ناخۆش. وەڵا بیرەوەری خۆشم لەم کتێبانە ئەوەیە کە تا ئێستا ئەم 24 کتێبە کە چابوون هەمووی خۆم بردبوون بۆ ئەم شارانە لە ئیلامەوە تا ئەچێت تا شنۆ پیرانشار تەنانەت بۆ هەولێری سلێمانیش ئەوە بیرەوەریەکی خۆشمە کە تا ئێستا بۆ هۆیەوە 24 جار تەوافی کوردستانم کردووە بە دەوری کوردستانە گەڕاوم بۆ بۆنی پەخشی ئەم کتێبانەوە ئەو بیرەوەری خۆشم بیرەوەری ناخۆشیشم جارجار لەسەر نووسینەکانم بازێک تنوتیژیان لەگەڵ کردوم کە دیسان دوایی زانیویانە نا کارەکەی من کارێکی ئینسانی و بێ غەل و غەشە تر مشکل حەل بووە. ماسا جەنابەت زیاتر ئەوی کە گەڕاوی لە بواری ئەدەبیاتە هەم خەڵکناسی کوردستانت یانی هەم خەڵکە ناسی هەم وەکو نووسەرێک واسەکەی زیاتر جێگەی چ شتانێک لە کتێبخانەی کوردیە خاڵیە لە ئەوەی کە لە کوردستانە شار بە شار گەڕاوی جەنابێت جێگەی چ کتێبانێک خاڵی ئەبینی لە کتێبخانەی کوردیە؟ من ئەوەم پێ کەم بوو لە ئەدەبیاتی مناڵانە کە سەفەرنامە نییە بۆ مناڵان مناڵش ناتوانێت سەفەرنامەی گەورە بخوێنێتەوە وەکو سەفەرنامەی مەسەرەن چەڵەبی یا سەفەرنامەی ئەبری بەتوتە و نازانم ناسر خۆسرە و مارکۆپۆلۆ ئەوانە هاتم سەفەرنامەم بۆ مناڵان نووسیوە سەفەرنامەی کورتە سەفەرنامەی چکۆلە کە بتوانن مناڵەکان سەفەرنامەکە بخوێنەوە بۆیان گران نەبێ بۆ نمونە سەفەرێک بۆ شاری بۆکان سەفەرێک بۆ شاری بۆکان بەکۆن ئاگەڕاوم چی پێویست بۆ مناڵان بۆ حەدی تا و حەدی کە مناڵ مانوو نەکا ئەم سەفەرنامانە ئیشەڵا کە سەقز شاری کەونارا سنە شاری زانست و ڕۆشنبیری سەفەرێک بۆ شاری بۆکان سەفەرێک بۆ شاری تەورێز ئەو سەفەرنامەی چکۆلە بۆ مناڵان زۆریشمان شێعر نووسیوە بۆ مناڵان زۆریش مەسەرەن داستانی ئاژەڵ و ئەوانەمان نووسیوە با نەختێکیش ئاڵە و گۆڕێک ببێت لە ئەدەبیاتی مناڵانە. ماسا جەنابەت لەو کتێبانەی کە نووسیوتە یا لەو پشتانە کە بۆ مناڵانت نووسیوە ئایا کاردانەوەکەی شت بینی و ینی کاریگەریەکی بوو بێ لەسەر مناڵان و لەسەر کۆمەلگا؟ بەڵێ ئەلان ئەوانەی وا کتێبەکانی ئەوڵی منیان خوێندۆتەوە وەڵان گەورە بوون زۆریان هەن کە ئێستا خۆیان ئەنووسن خۆشیان ئێژن کە ئەو کتێبانەی تۆ بوونە هۆی ئەوەی کە ئێمە ڕووکەینە خوێندن و خوێندن و نووسی کوردی ئێستا لە ئەنجومەنی ئەدەبی خۆمانە هەن تازە کتێبیشان نووسیوە. ئەنجومەنی ئەدەبی هەیە ئەوەی کە ئاماژتان بێدا شاری سەقز ئەنجومەنی ئەدەبی هەیە؟ بەڵێ دوو ئەنجومەنی ئەدەبیمان هەیە ئەنجومەنی ئەدەبی پەیڤ و ئەنجومەنی ئەدەبی مەولەوی کورد کە فعالیتیان هەیە هەر هەن. ماسا لەم ئەنجومەنانە کە ئێوە داتان ناوە هیچ حمایەتێکە کردیە لەم ئاسەوارانە یا بۆ ناساندنیان یا بۆ هەلو مەجڕەخساندن بۆ نووسەران و بۆ ئەدیبان یا ئەوەی کە هەر کۆبوونەوەیەکی فەقەت هەروە ڕووماڵیە؟ ئەنجومەنەکان زۆر دەستەنگن بەڕاستی پشتیوانیان لەباری ماڵیۆ کەمە وەلێ ئەم ساڵ شورای شاری سەقز لە هەموو نووسەران کتێبی سند ئەوە بڕێک یاریدەی نووسەران بوو.
ماسا زۆر چێژمان وەرگرت لە شیعرەکان و لە نووسینەکانت ئەگەر جنابەت وتەیەکت هەیە لە ئاخرەوە بیفەرمووی بۆ نووسەران و بۆ ئەدیبان وەکو پەیامت بۆ ئەوان چی بێ بۆ شاعران گەورەیتان فەرموو محەبەتتان کرد لەو حەدانیم کە بۆ مامۆستایان من لە خزمەت زۆربەی مامۆستایانی کووردا بەردەست و شاگردم ئینشەڵڵا هەموویان لە کاری خزمەت بە ئەدەبی کوردیا بەردەوام بن سەرکەوتوو بن. سپاس بۆ جەناب. بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس و ماڵەوەیتان لێکرد کە تا ئەم کاتە بینەر و بیسەری بەرنامەکەیمە بوون لە خزمەتی جنای مامۆستا عەبدوڕەحمانی فەهیمی ناسراو بە دەروێش کە شاعری منداڵان و لە دڵی منداڵانی کوردستان بەتابە لە ڕۆژهەڵاتی کوردستانە زۆر جێگە و پێگەی هەیە. من بۆ خۆم لە مناڵیە چەندان لە شیعرەکانیم لەبیر بوو بە ئیجازە مامۆستادایان لە شیعرەکانی هەر بخوێنم لە نازانم بڕۆم بە کێ و هەردا یا خۆ سەری خۆم بدەم بەدار و بەردا خۆ کەس حاڵی نییە لە دەردی دڵی من ئاخر قوڕی کوێ بکەم بە تەوقی سەردا ڕاوچی لە کەڵک هەر وەکو کەو ئەخوێنێ لای وایە کەوە و کەو ئەو ئەدوێنێ بەو فێڵە بە کەو دەڵێ وەرە نێو داوم پاشگرتنی کە و ملی لە بن دەردێنێ تا دیدارێکی تر و بەرنامەیەکی تر هەموو لاکتان بەخوای بەرزی بیاوتە ئەسپێرم.